لەگەڵ دەرسی چوارەمە بین لە زنجیرە دەرسی دیدڕوونی کە زنجیرە دەرسێکە باسەکانی جیهادی لەخۆ گرتوون لە ڕوانگەی دید و ڕێی ئەهلی سونەت و جەماعەتەوە. باسمان ئێستا لە بڕگەی شەشەمە، خۆی هەمووی 20 بڕگە و 2 پاشکۆیە. 20 بڕگەکە هەندێک بڕگەیان کورتترن، بۆیە جاری وا هەیە دەرسێک 2 یا 3 بڕگەی تایە. جاری واش هەیە بڕگەکە دوور و درێژە، بڕگەکە خۆی ئەبێتەوە بە 2-3 دەرس. ئەم بڕگانە هەر یەکێک لەمانەوەکو ڕێسان، چۆن ڕێسای فقه هەیە القواعد الفقهیە، ئەمەش بە هەمان شێوە ڕێسای کاروباری جیهادین. لەم ڕێسایی ئەمڕۆیە کە بڕگەی شەشەمە باس لەوە ئەکەین کە جیهاد 2 جۆرە: جیهادی هێرش واتە جیهاد و طەلەب، و جیهادی بەرگری واتە بەرگریکردن لە خۆ، یعنی جیهاد و دەفع، کە ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئەم تەقسیم بەندی زیاتر ڕۆشن کردوتەوە و پێناسەی کردوون لە کتێبی الاختیارات الفقهیە لە لاپەڕە 309. ئەو ئەفەرمێت جیهادی هێرش گەڕانە بە دوای دوژمنێکە کە لە خاچی خۆیەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی. جیهادی بەرگریش جەنگێکە دژی ئەو دوژمنەی هێرشی هێناوە، ئەو دەست پێشخەری شەڕەکە بووە. یەکەمیان لە خاچی ئەوانایە، ئێمە ڕامانگەیاندووە، دووەمیان لە خاچی ئێمەیە، ئەوان هاتوونە سەرمان.